ئەم گەنجە پێویستی بەخاکە بۆ مانەوەی پێویستی بەکارە ئەمە بە لاستیکێکی جێڕ بەیەک کۆبەستراوە ئەوان سیاسەتێکیان هەیە سیاسەتی پشت گوێخستن ناگەشە سەندن بە ئینگلیزیەکەی دیڤلۆپمنت بینی کار و گەنجەکەیان پرتانوە تەواوی داستیگەرە لێکە بێتەوە گەنج و خاکیش پەیوەندیان نەماوە ئەگەر ئەم پرۆسەی ناونانێکی لێ بنین پرۆسەی بەقەرەجکردنی کوردە نەک قسەیەک بە ئینسانی قەرەج بڵێن وەکو نمونەی نەتەوەیەک باسێکەم کە بەشداری سیاسی نییە کە خاکی نییە تەنها هەری پارەپەیاکردنی هەیە و هەری پارەپەیاکردنەکانیش هەری زۆر زۆر باش نین ڕوونا واضحە کە میدیای ئێمە مۆرتی حیزبایەتی هێندە پێوە دیارە مەسەلەن هاونیشتیمانی بوونەکەمان بەتەواوی خستۆتە لاوە تەنانەت میدیا وای لێ هاتووە کە ئینتیمای حیزبایەتیشی کاڵ کردوێتەوە ئێستا زیاتر وەکو کاکرێڤان لە بەشێک لە قسەکانیا باسی کرد ئێستا زیاتر ئینتیماکە بۆ چییە بۆ دووشکە بۆ پارەیە لەگەڵ بۆ پۆست بۆیە لە ماوەیەکی زۆر کەما ئەتوانین هەمان دەموچاو لە زۆر ڕەنگی جیاوازا ببینی لە زۆر شوێنی جیاوازا ببینی لەبەرەوەی ئەو ئینتیمایانەی سەرەتا کە باسمان کردن کاڵبوونەتەوە ئەگەر تۆزێک سەرنج بین لەو چوار پارچەیە کە هەمانە لە ناو نیشتیمانمانە ئەو پارچەیە کە لە چاو ئەوانی ترا ئازادیەکی باشتری هەیە ئازادیەکی زیاتری هەیە لەو پارچەیە لە مەسەلەی فیلم و گۆرانی و چونکە ئەمانش بەشێکی سەرەکی میدیان بۆ ئاڕاستەکردنی بیر و بۆچوونی خەڵک و تاکی کۆمەڵگە یان کۆمەڵگە بەگشتی لە فیلم و گۆرانی و تێکستەکانی ئەو پارچەی کە ئازادی تایە زیاترە کەمترین هەستی ئینتیمای نیشتیمانی تیانە لێگومان هەنێک بوومایی خۆشبەختی مرۆڤ نابێت ئەو بابەتە ئینکارەکە بەڵام لە هەمان کاتە هەنێکش ڕوونەمایی نەهامەتی بووە بەڕاست چەند بابەتێک حەزەکەم لێدا باسی کرد دوایەوە کە دەسەڵاتی کوردی ئێمە بێ ئاشنا بووی ئەوەی کە لەسەرمان فەرز کرا ئەوەی کە لەسەرمان وەکو بەڕێوەبەر وەکو حکومەتی کوردی وەکو سەرۆکی کوردی وەکو پەرلەمانی کوردی ئەوانی کە ئێمە بێ ئاشناوی بە ناوی کورد و کوردستان و بە ناوی جلی کوردی و بە ناوی زمانی کوردی و بە ناوی عادەت و تەقالیدی کوردی و بە ناوی دەستکەوت و بە ناوی شۆڕش و بە ناوی شەهید و بە ناوی ئەمانە ئێمە لە باشووری کوردستان لە دوای ساڵی 1990 هەتا و ئێستا ئێمە حکومەکەین بەڵام ئێمە ئەوەی کە بووە مایەی نەهاوەتی بۆ ئێمە لە باشووری کوردستان لە هەر پارچێکی کوردستان زیاتر ئێمە تووشی قەڵکردن بووین لە هەر پارچێکی کوردستان زیاتر ئێمە تووشی قەڵکردن بووین بەڕێستا لەمە بپرسن چاوەڕوانیتان هەیە لە باشووری کوردستاندا پارتە سیاسەکان گۆڕانی دروست بەڵێ نەهەیە بۆ چونکە خۆرەس نییە بێگانەیە خۆرەس نییە بێگانەیە بیانیە تۆ چۆن نەتوانێت ئێستا داگیرکردن ناو وڵاتەکەی خۆت گۆڕانکردن بۆ دروستکردن سیاست پێویستە لە خزمەتی هەموو خەڵکا بێت پێویستە لە خزمەتی هەموو چین و کێشەکانە بێت ئەوە سیاسەتی هەردێکیە نەک لە خزمەتی حیزبی ئەلف حیزبی با گروپی ئەلف لە حیزبی با گروپی نازانم چیا بێت زۆر سپاس تایبەت کردەوە بە شەخسی خۆتەوە ئێمە بێت لەم جۆرە بیرکردنەوانە بڕۆین کە کێشەکان بە شەخسی ئەوە لەوامەنی دیانە بوو بەڵێ من وەکو گەنجێکە لەم دەسەڵاتانی بەڵام بەشێک لە سیستەمی دەسەڵاتە چونکە منیش لە پێگەێنانی ئەم سیستەما بەشدارم بەڵام سەرنجی هەبوو ڕقمی هەبوو لەسەر ئەو سیستەما من پرسیارەکەم بۆەوە ئەگەر ئەوە سیستمێکی خراپە لە کاتێکەکە سیستمێکی جیهانیە ئەگەردیوی ئەو سیستەمە چییە ئێمەش ناتوانین بگەڕێنەوە بۆ سۆشیال لیبرالیزم لێسادا سیستەمی لیبرالیزمێکێکە لە سیستەم باوەکان